بەردەوامین یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان قسەکردن لەسەر ئەم کتێبە ڕۆژمێری دکتۆرێک لە زیندان پزیشکێکی ئازیز و خۆشەویست کە ڕەنگە زۆری نەتان بیناسن بەڵام وەکو پزیشکێک بیناسن بیرەوەریەکانی خۆی نووسیوەتەوە لە ئەم نەسوورەکە ماوەی 6 مانگ لە ئەم نەسوورەکە لەوێ زیندانی دەکرێت باز لە چرکە بە چرکەی نێو ئەم نەسوورەکە دەکات هەموو بیرەوەریەکانی خۆی نووسیوەتەوە لەم کتێبەدا ئێستا لە لامان ئامادەیە زۆر بەڕێز دکتۆر کامەران قەرەداغی دکتۆر سڵاو لێبێ زۆر بەخێر بێ زۆر سپاس ڕێزمێ بۆ خۆتان و بۆ بینەرانتان سپاس زۆر بەخێراتی سەر چاو دکتۆرگیان ناڵم پسپۆڕی کۆندامێناسە ئەمڕۆ وەکو نووسەرێک لە لامانی وەکو کەسێک کە وەکو خەباتکارێک وەکو نووسەرێک لە لامانی بیرەوەریەکانی خۆت نووسیوەتەوە من کتێبەکەم خوێندەوە سپاس دەکەم کە کتێبەکەت پێشکەشکردین زۆر زۆر سپاس کتێبەکەم خوێندەوە زۆر چێژم لێ وەرگرت ینی ئەوەی کە بەلامەوە زۆر جێی سەرنج بوو ئەو وردەکاریە بوو چرکە بە چرکە ینی تێیدا ئەمە چۆن یاداش کردووە لەو کاتانە کە لەوێ بووی بیر لایەوە هەبوو ڕۆژێ لە ڕۆژانەم ڕۆژانە بنووسیتەوە زۆر سپاس کاتیەوە پێی بۆ خوێندنەوەی لە ڕاستیە نە وەڵامەکەی نەخێرە چونکە لەبەرەوەی یەکشت لە ژیانی ئینسانە زۆر گرنگ ئەویش بێئیشیە کاتێککە ئینسان بێئیشە بێت بێئیشی خۆی کات زۆر گرنگە من کاتێککە لە کات دوو جار ئاوارە بووین لە مانگی 4 و لە مانگی 5 دو ئینتیفازە کە چوومە پێنجێن بێئیش بووم لەژێ خێمەیەکە دانیشتوم هێشتا نەچوومە خەستخانە بێئیشەکە ئەی خواردم لەبەرەوە بیرم کردەوە چی بنووسم دەستم کرد بە نووسینەوەی بەڵام چۆن بۆچی بە سەعات و بە دەقە هەموویم لە بیر و یەکەم یەکسەر کە بەر بووم دوای یەکسەر نووسیمەوە دووەمیش لەو کاتە سەعاتێک جێما بوو لە یەکێ لە ژوورەکانە یعنی سەعاتەکەشم هەر پێما بوو ئەو سەعاتە چۆن ئەڵێ بوو بە شتێکە قەت لە کاتی گواستنەوە شایان بردم بۆ هەر شوێنێکیش لە سەعاتەکەمە شادەوە لە شوێنی خۆ وای لات و لەگەڵ ئەو سەعاتە بووبووم بە ڕەفیقێکی زۆر نزیک هەموو ژیانمی ناو زیندانەکەی تقریبەن گۆڕی بوو لەبەرەوە کە بەریش بووم سێرم کرد ئەگەر یەکسەر کە دوای بەربوون بچووماتە شوێنێکی ترەوە غێری ئەوەم نەئانووسیەوە لەبەرەوە کە هەر لەگەڵ بەربووم هەم گەنجیش بووم ینی ئەو کاتە دەستم کرد بە نووسینەوەی پەڕی بچکۆلە بچکۆلە دوایەوە خستمە سەر کتێبێکی تر سۆفە نازانم کتێبەکەم چۆن دەستکەوت و بەو شێوەیە ینی دەقە بە دەقا چکار هەر خۆش یانێشدا و خۆش بوو لام پێشوتیش خۆم حەزم لە ئەدەب بوو لە شیعر و لە ڕۆمان و لە سیاست و شت بوو لەبەرەوە کە ئەم نووسیشەوە تۆزێک تامم تێئەکرد هەر بۆ خۆشم خۆش بوو ئەوە باشە دکتۆر تۆ پزیشکی تەنانەت ئەو ئەفسەرانش کە لە نێو سزمەکەدان کە تعزیبی تۆیان لێکۆڵینەوە لەگەڵەکەن لێپرسینەوە لەگەڵەکەن تۆ پزیشکی چی داوە لەم سەرێشەیە با بڵێن باوە وای ناوبنین تۆ بیری لەوە کرد بۆ ڕۆژێک ئەگیرەی تووشیە و حەفس و تێهەڵان و ئەوابی خۆی ئەمە یەکێ لەو قسانی کە ئەمان کرد هیچ کەسی ئاوات بە مردن ناخوازی هیچ کەسێکیش ئاوات بۆ ناخوازێ بگیرێ بەڵام کە تۆ سیاسەتی کرد ئەبێ خۆت بۆ هەموو شتێ حازرکەی دوای ئەوان پیان سەیرە کە دکتۆرێ سیاست کار ینی مەسەلە دکتۆر و مەسەلە مامۆستا و مەسەلە مهندیس نییە تۆ نەتەوەیەک لەژێر پرسیارایە تەبەقەیەک لەژێر پرسیارایە ینی ئەمە چۆ ئەگەر باسیکە وەکو چینیش باسیکێک و نەتەوەش باسیکە هەمووی وەکوێکە چەوسێتەوە ئیحساسکردن بە خەبات ئیحساسکردن بە ئازاری خەڵکە لەبەرەوە ئەوان لەوە تێئەگەن خۆیان بەس ئەوە بوو کە جۆرە لە جۆرەکان یاریان بە قسەکانی خۆیانە کرد بەڵام ئێمە ئەمانزانی کە تۆ لە ینی هەرەوە نەبوو دایکم جاری وا بوو کە سەفە ئەچوومەوە بۆ هەولێر بۆ کولیت و کە لەگەڵمانی لە دایکم کتێبەکانی ئەشاردە و خۆی بۆکسی بۆ دروستە کرد و کۆنکرێتیە کرد جارێکی دەرمێنایەوە یعنی لەبەرەوە ئێمە دایمە معڕز بووین بۆ جیران بەڵام ئەوەی کە من ئامادە بوو بێتم بەس قەت ئامادەیم نەبووە بگیرێم قەتیش ئامادەیم نەبووە بکوژرێم نەخۆم بۆ شەیدبوون حازم کردبووە نەخۆم بۆ جیران حازر کرد چکەم خۆمان بۆ ڕزگاکردنی خەڵک ئامادە کردووە لەبەرەوە گەر تۆ خۆت ینی بۆ نمونە جاری وایە تۆ لە پرۆسەیەکە هەچ کەسێ لە پرۆسەیەکە خۆی بە ڕابەری ئەو شوێنە ئازانێکەتیایەتی ئەگەر ڕابەرەکە لە پێشەوە مردن بخاتە ناو دەستی و گیران بخاتە ناو دەستی نابێت لەبەرەوە لێمە لە کۆمەڵێک گەنج بووین لە هەر لە وەکو هەموو گەنجانەی تریشکە
باسی ئەو کاتە گەنج بووین ینی بیرمان لە سەژەر گەنجی. بیرمان لە هین ناکردەوە قەت بیرم لەوە نەکرێتەوە بگیرم بەڵام پێشووی بژگیرێ من یەکێ لەو ڕۆمانانەی کە لەگەڵ هەنێ ئێستا لەوانەیە لە سویدوانن باسی ئەومانە کرد کە ئینسان بگیرێ چی بکە یەکێ لەو ڕۆمانانی زۆر تەسیری تێکردم ڕۆمانی خۆڕڵاتی ناوەڕاستی عەبدوڕەحمان مونیڤ و ئەختەبوتەکەی بوو کاریشان باسی سەوری ئێرانیە کردیشان باسی زیندانیشە کرد ژماری لەسەر بوو بێجگە لەوە مەجموعەیە ئەدەبیاتی ترە بوو لە دنیا لەسەر زیندان بەڵام یعنی ئەمانەمان خوێند بووە ئاعترافکردنی پێش خۆمان خەڵک زۆر گیرا بوو ئینسان کە ئاعترافی کرد تا چۆن بیکا و تا چۆ بیکە یعنی ئەمەمانەمان باس کرده بوو چونکە ینی ئەگەر لە حاڵەتێکە لە خراپترین حاڵەتە ئینسان بەڵام ئەوەی من خۆم حازر کرد بێ بگیرێم و شەید بم من پێم وانی نابێ بەڕێی خۆم هەدەفی ئینسان ئەوە بێ بگیرێ و شەید کرێ باشە دکتۆر باز لاندێ ئەحساسی ناو سزنەکەی هەڵی جۆرە پەیوەندیەکێ لە ناو سزنا پێشترە گیست تاوەڕە ناکەم جۆرە پەیوەندیانە دروست بێ پەیوەندێکی زۆر سەیرە لەگەڵ ئەو کەسێک کە لەگەڵ تایە لە زیندان کات باز لە کاتەکەی کات بە شێوەیەکی زۆر سیر تێپەڕێ لە نێو سزنا لەبەرەوە ئینسان لە دووشتدا ئەماڵێ ینی کە لە ئەچیتە زیندان و بە تایبەتی لە ئینفرادیە ئەبی لە دووشتدا ئەماڵی یەکەم لە تمۆحی شخصی دووهەمینیش لە کۆمەڵێ بۆچوونی کۆمەڵایەتی یەکێ لەو شتانی کە ئینسان لە زیندانە بە تایبەتێگە تەنیا بووی تمۆحی شخصی نامێنێ ئەو شتانی کە پاڵەوان بازیەتی تیان نامێنێ یعنی تۆ ئێستا لەوانەیە هەنێک کەس بەلایە سیر بێ کە تۆ لە ئینفرادی پاڵەوان بازیەتی وجودی نامێنێ چکە تۆ خۆت لەگەڵ دیوارەکانەی دووەم لەگەڵ هەچ کەسێکی ترابی لە زیندانەکانە کۆمەڵی علاقاتی اجتیماعی هەیە نامێنێ خۆی علاقاتی اجتیماعی تۆ لەگەڵ چواردەورەکە تا کە بەردەدارە ئینسانی ئەو کەسی تر لەگەڵتایە لەو کاتان مەجموعەیەک هیچتان بۆ ئەویشە قسەکانم ڕاستە بۆ منیش ئەو مەسلحەتی شخصیتان نامێن ئیلا ئەوە نەبێ ئەم دوو ئینسانە ئەم سێ ئینسانە ڕۆحی یەکتری ڕابگرن یعنی هیچی شتێکی تر نامێنێ نە پۆزیشن هەیە نە مەنسەب هەیە نە پارە هەیە لەبەرەوە لەویا چی هەیە سایکۆلۆژیشەکە سایکۆلۆژی کۆمەڵناسی دەوری نامێنێ زۆر تەنها یەک شت ئەمێنێتەوە لە زیندانە ئەویش بەس دەرونی ئینسانەکەی چۆن تەعامل لەگەڵ سایکۆلۆژی دەرونی ئینسانەکە گفتوگویانی بۆ من جێی سەرنج بوو شتێکی کورتیشم لەسەر نووسی لە فەیسبوک ینی گفتوگوی توێ لەگەڵ ئەو زیندانیەی ترە کاتێک کە تۆی تر جۆرێک هەبێ هیوایت پێوە دیارە دڵت تەنگە زۆر بەورەوە هاانتەیە لێ منی پێتەڵێ ئەڵێ دکتۆر هەستە لە خەبە دیوارەکاندا بکێشە منت بەسەر دیوارەکانە بکە ینی دەستەواژێکی زۆر سیر بوو منت بەسەر دیوارەکاندا بکە بۆ من کە نووسی بووم دەڵێ ئایا تۆ کە سیاستت کرد نەدەزانێ گەر بگیرێ چیت بەسەر دێ ئەجا یەک دێڕیتە زۆر سیر بوو بەلامەوە ئەمەیە سیاست پەتەکە بگرە و بیکە ملی خۆت دەبێ ئەوە بزانی ئێستا کە پاش ساڵانێکی زۆر ئەم چرکە ساتانە بێتەوە یادت ئەنی چه هەستێکت هەیە ئاجا ئەو هەستەیە هەم بۆ ئەوی ڕاست بووە هەستێکی سایکۆلۆژی ئەو ئەڵێ هەستە لەگەڵ دیوارەکان قسە بکە ئەو قسە بۆ منەکە ئەڵێ تۆش هەستە لەگەڵ دیوارەکە قسە بکە هەستە لە قەبە لە دیوارەکە ئەین دیوارەکانە بێ بە ڕەمزی تەحەدا دوایەوەی کە من هەر لە کاتێکا کەیەمەوە تووشی کۆمەڵێ بربەستە بم بربەستی دیسانەوە سایکۆلۆژی ئیجتیماعیە یعنی وام لێکە تۆ جارێکی تر خۆشەویستەکانی خۆ نبینیتەوە جارێکی تە فلان کەس لەویا لە ناخەوە شتێکی بۆ دروست دەبێ گریانە کە ئینسان لە ناخەوە گریانی بۆ دروست دەبێت بەدەست خۆت نییە بەدەست خۆ نییە حەزەکەی بگری بۆ گریان جۆرێکە لە خاڵی بوونەوە یعنی من خۆم ئەمیست تعبیری لێکەم و ئەوانیش گویان لێبێ نەک لە بەروی کە من خۆم بگرم و دەنگم نێ نە ئەمیست ئەوان بزە یعنی ئەو کەسی لە تەنیشتمە گوێی لێم بوو نەم شاردەوە بۆ چکە لە بەرەوەی خۆ بەدەست من نەبوو لەوێ ڕۆحی من ئیشەکە تازە شتێک نەماوە بە ناوی لاشی کامەران لەشی کامەران بەس ئەوەیە بتوانێت بەرگەی مەجموعەیەک تەعزیب بگرێ مەجموعەیەک تەعزیب ئەگەر زۆر زەخت لێ بکەن ئینسان لە زیندانە ئەو پاڵەوانە نییە ئێمە نمونەی زۆرمانەیە هەچ کەسیاڵێ من پاڵەوانم لە زیندانە ئێمە پێڵین پاڵەوانەکە لەکووا بووە لەبەرەوە ئێمە لە زیندان کە من ئەو کە دڵم پڕ بوو ئەو گوێی لێم بوو ئەو گوێ لێم بوو وتی ئەوە چییە چکە بۆ ئەو تەجروبەیەکی زۆرتری هەبوو ئەو لەگەڵ دیوارەکان شەڕی کردبوو ئەو دەسەویەخە بوو لەگەڵ پەنجەرەکە لەگەڵ ئاوەکەیە لەگەڵ ماستەکەیە ینی ئەوەی بە من بڵێ من چیم کردو بیکە باشە دکتۆر ئەم پێناسەیە بۆ نێو زیندانی ئەم نەسوورەکە ڕاستە
پەتەکە بگرە و بیکەمەلی خۆت بەزەم پێناسەی بۆ سیاسەتی ئێستا ئاگونجێ پرسیارەوەی ئێستا چه سیاسەتێکری ئەو سا چه سیاسەتێکە بوو سیاست بەڕێی من بە پێی کات و شوێنە گۆڕێ و بە پێی بۆچوونی سیاسیش من قەناعەتی خۆمەیە کە ئێستا لە کوردستانە ئێستا گەرباسی کوردستانکەین جۆرێک لە سیاسەتەیە سیاسەتی بەرژەوەندیە ئێمە لەو هەمومان کە سیاستمانە کرد بەو برادرانشی کە لە زیندان نابوون کە من ناوم ناوەسی کەسەکەی کۆمەڵە ئێستا کە زۆر بەشیان بەربوون ئەگەر لەوانەیە کەس پەشیمانیە لە ڕابردوش کە تۆ ناتوانین بیجێڕیت ڕاستە ئەگەری لێم پرسێ پەشیمانەرم نەخێر بەس پرسیارەکەی بەم ئەقلێتەوە بگەڕنە دواوچیەکەی ئەوە پرسیارەکەی پرسیارەکەی ئەم سیاسەتی ئێستا لە کوردستانە سیاسەتی بەرژەوەندیە ینی لەو کاتا بەرژەوەندی نەبوو ئێمە هەر هەمومان ڕۆحمان لەسەر دەستمان بوو کە سیاسەتمانە کرد ئەوەی کە یەکێتی بووە پارتی بۆ شیوعی بۆ کۆمۆنیست بۆ ئیسلامی بووە هەر هەمووی هیچ بەرژەوەندێکی شخصی نەبووە هیچ شتێک نەبووە بەرژەوەندی تا هەمان بێ بەعسە بووە هەموو شتێک لە ژێردەستی بەعسا بووە ئێمە هیچ کەسێک نەبووە ڕەفیقەکانمان خاوەنی هیچ نەبوون یعنی هیچ کەسی خاوەنی هیچ نەبووە سیاسەتی ئێستا بە پێچوانەوە ئێستا سیاسەتی ئێستا بەرژەوەندیە چکە ڕەفیقەکەت کە لەگەڵ تا بووە یا ڕەفیقەکە لەگەڵ نەبووە لە ژوورەکە ئەو دیوە لە شوێنێکی تر بووە لە دەرەوە بۆ کە نەگیراوە ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ کاکە ئێستا و شتی تر تۆ شتێکی تری بەڵام بەڕێی من سیاست ڕێچکەی خۆیەگرێ لە هەر محەڵەیەکی ئینسانە لە هەر محەڵەیەکی حیزبیە یا لە ڕۆژگارێکە سیاست دەچێتە مەجموعەی قاڵبی خۆیەگرێ ئەگەری چێ پرسیارم لێ بکە ئێستا بڵێ کامەران سیاسەتەکە لەم نا سیاسەتی ئێستاوی بەرژەوەندیە ئەمەش بە من ناکرێ ئەوسا ئەم کرد ئەو برادری کە لە زیندان بوو ئەوی پەتەکە بکەرەمەلی خۆت ئەوە هیچ بەرژەوەندێکی نەبوو لەو قسەیە تەنها یەک بەرژەوەندی ئەوەی ژۆیە کە تۆ خۆڕ ڕابگری تەنها شتێگە بوو کە لە زیندان خۆڕ ڕابگری اینجا خەڵکیش نازانێ خۆڕاگری زیندان مانای چییە پەیوەندی بە ئینسانەکە نەماوە تازە کە لە زیندان خۆت ڕائگری یا جۆر لە جۆرەکان مناوەرە ئەەکەی لە زیندان لەگەڵ ئەمنەکە واعکی واعکی واکەی تەنها و تەنها خۆپاراستنی ئەوی دەرەوەیە ئەجینە خۆ تۆ تازە لە شوورێکەکەی نازانین چی بەسەرێ لەوانەیە یەکسەر بێن بوو کوژن لەوانەیە یەکسەر بێن بێ بەسەریا بەری بە قانون بیانی لەبەرەوە جاری وایە کە ئەڵێ ئەوە دەلالەتی تەرژیعکردنە بۆ خۆڕاگران پاراستنی دەرەوەی خزیندانەکە ڕاستە زۆرێک لە هاندانی گەورەیە دکتۆر لێرە و لەوێ ئێستا بچین زۆر جار باسی باسەکرێ هەندێک ستایشی باسەکەن تۆ دەسەڵاتی سەردەمی باست بینیوە زیندانەکانی باسیشت بینیوە ڕوانینی تۆ چییە بۆم جۆرە قسانە بەعز هێزێکی دەرەکی بوو نامۆ بوو بە خەڵکی کوردستان نامۆ بوو بە خەڵکی کوردستان موسەسات بوو یعنی موسەسەی هەبوو بەعز قوتابخانی موسەسە بوو زانکۆ موسەسە بوو ئەچوویتە دائیرەیەکۆ موسەسە بوو کە ئیگرتی موسەسە بوو یعنی موسەسە ئیگرتی یعنی ڕاستە حیزبی بە حیزبێکی تۆلیتاری سنترالیزمی بەڵین ستالینی بوو یعنی ئەوەی کە خۆیان هین بوو مؤسسە بوو مؤسسەیەک تەعاموی لەگەڵا کردی ئەچوی بۆ دائیرەیە مؤسسە تەعاموی لەگەڵا کردی کە یان بۆ نمونە لە ناو خەستەخانە بە حیاتی کە ئێمە هەموو دکتۆر بووین یەک بەعسینەیە توانی بێ ناو خەستەخانە تادید بکە تۆ حەسانەتە بۆکو دکتۆر ئەمە واقعی تر دکتۆرێک تێ هەڵراوە من علاقەم من بانکراوم بۆ ئەمنی بەلدە کاتێ مقیم بووم پرسیارم بە دکتۆر حەمەنووری کوتم بچم وتی بچوە هەمومان بانکن کە چوو میشتێکیان پێنەوتم بەس پیانوتم تیان تۆ بۆ نەچووی بۆ جێی شعبی لە هەشتاوسێ بۆ نەچوویت بۆ فەسڵ کراوی وتم لەبەرەوەی من خەڵکی گەڕێکێ بوو مەگەر بچمە بۆ جێ شعبەکەی تۆ فەسڵ کراوم چکە فەسڵ نەکرا لەوانێ بیان کوشتمای تۆ ئەتوانی یعنی دوای ئەوە خەڵک قەت مەعاشی نەبراوە لە سەدەی بەعسە قەت مەعاشی نەبراوە هەموو خەڵک چۆ مەعاشی خۆی وەرگرتووە خەڵک ئەچێ چیەکە ئەو مؤسساتی بەعز مقارناکە بە ئێستا لە تەنها لە مؤسسەوە سەیری بەعسەکە بەڵام بەعز خۆی دیکتاتۆرێکی فەزیع بوو یعنی بەعز لە ئێمە باشتر نییە بەعز بە هیچ شێوەیە لە ئێمە باشتر نییە ئەوەی کە ئێمە ئێستەتیا ئەژین خەڵک نامۆ نییە بە دەسەڵات هەمووی ڕەفیقی خۆمانە ئەمە لەسەرەوە بیگرە بڵێن ئەو حیزبەی پارتی یەکێتی گۆڕان ئیسلامیەکان دوایەوە چەپەکان کۆمۆنیستە هەرچی هەمووی ڕەفیق و برادری خۆمانە ئێمە دەسەڵاتێکە لەناو خۆیە ئێمە تەڵەب و تەموحاتمان لەم دەسەڵاتە لەوە زۆرترە کە بەعس تەموحاتمان لێ نەبووە هەر ئەوە نەبووە نان بخۆین و بژین یعنی ئەو کاتەش کارەبا نەبوو پڵیتە هەبوو شت هەبوو چرا هەبوو هەموو شتێکە بوو بەڵام مؤسسە بوو تۆ تەعاچوویتە دائیرەیەکەوە بەڵام ئەوەش نەبوو تۆ ئیلا ئەبێ هەر ئەبێ بەعسی بیتەعین بی یعنی ئەوە نەبوو ئیلا هەرەبێ بەعسی بیتەعین بی بە پێ ئێستا بۆ ئەمەی ئێرە بەداخەو حکومەتی خۆمان حکومەتی مؤسسات نییە
مشکلەکەمان لەگەڵ ئەم حکوومەتی ئێستا یعنی تۆ سەیری کە لە 2000 چەنەوە مەعاشەکە یەت و نایەت و ئەڕوا من پێم وایە خەڵک تەڵەباتی زۆرترە لەبەرەوە جاربەجار لە دەمی دەرەچێت من پێم وایە لە داخە دڵ و دەردە لە تووڕەیە کاڵێ من لەم ماوەی پێشوە لە بەسڕ و مووسڵ بووم بۆ کۆنفرانس چوم لێم حازرەمە بوو یعنی وێرانەیە کە هەم بەڕاکردنی تۆ بۆ بەهشتەکەی خۆت کە پێوتێ کوردستان عەرەبەکان ئەوەی لێرە ئەژینتیان با بڕۆین بۆ بەهشت یعنی ئەوەی کێتە ئێرەسەیەکە بەهشتێ دروستکراوە بەڵام لە ڕاستیە بەهشت بۆ خەڵکی تر دروستکراوە خەڵکیی زۆر لەم بەهشتە ناڕازیە بۆ چووکە لەبەرەوەی مجموعەی خەڵک ئیسفادی لێکە و مجموعەی خەڵکی تریش ئیسفادی لێکە بە زۆر بە کەمی تەوەقعی هەیە ئەڵێ کاکەمە هی هەمومانە بۆ لە سانەوەی بۆ تۆ بێ لە سادا بۆ خەڵکەکەش لەبەرەوە ئەوەیە خەڵک تووڕەیە کە باسی ئەجینە بە حیاتی بە ئەس لێرە باشتر نیە و وەقەتیش نابێتەوە سپاس دەکەم دکتۆر لێرەوە بتێ شتێک بیڵی باسمان نەکردبێ من پرسیارم نەماوە سپاس زۆر وەڵام من ناچمە ناوەڕۆکی کتێبەکەوە منیش ناوەڕۆکەکەم بۆی باز نەکرد پرسیارم لە بارەوە نەکرد ئەوە خوێنەران خۆیان لەوێ دوایەوە مجموعەت تێبینیم لەسەر کتێبەکە هیوارم لە پێشەکیەکەشی کاتی خۆی لە پێنجوێن کە دەسم پێکرد و نیوەیم تەواو کرد لە ژێر خێمەیەکە لە پێنجوێن وتم هیوارم ئەمە لە کوردستان ڕوونەیەتەوە لە کوردستان خەڵک لەسەر فیکر نەگیرێ لە کوردستان خەڵک لەسەر سیاست نەگیرێ لە کوردستان خەڵک لەسەر ڕەخنەگرتن لە یەکتی نەگیرێ ئەو کاتە وتم نیوەی کوردستان ئازادە هیوارین ئەم ئازادیە بەردەوام بێ هەر من یەک تەڵەبمێ لە خۆم کە داوای کە ئەوژەوەی هیوارم کە لە کوردستانە خەڵک لەسەر فیکر عذاب نەیرێ لەسەر فیکر لەسەر سیاست و فیکر و ئەوانە لە دەوائیرە منعی لێ نەکرێت تاعین بکرێ بەبێ ئەوی لی پرسن تۆ سەر بە چه حیزبێکی یعنی هاوڵاتی بوون تۆزێک حرەکەی پێ بکرێ تۆزێک حرەکەی پێ یعنی هاوڵاتی بوون ئینسان بوون تۆزی حرەکەی پێ بکرێ سپاس دەکەم دکتۆر ڕێزمێ سپاس بامادەبوونە دەست خۆشی لێکەین پیرۆزبای کتێبەکە و لێکەین